پێ حرامە گەقم پێ حرامە خانمێکی پیر دەیوت محەممەد ئەوژەی فەرموو بەڵێ وتی بە باوکمەوە چییە بە پێغەمبەر فەرمێ محەممەد صلی الله علیه وسلم توو ڕەبووم باوکم وتی بێدەنگ بە باوکم وتی بێدەنگ بە وڵە داهاتووە حرامە بۆ کوڕەکەی ئایا دروستە بانکی شیردانێن حەقەن دەبێ بە دایکی وەکو دایکی خۆی وایە ئەو دایکە شیریە. سلام علیکم مامۆستا گیانم کاتتون باش. سلامی خواتان لێبێ و ڕەبی بەخێر بێن و هەموو کاتێکتان شاد و خۆشی و تەندروست ساغ بن. ئەمڕۆ لەسەر بابەتێکەمەوە قسە بکەم کە لە ماوەکانی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵە ئافرەتێک گروپێکیان دروست کرده بوو کە شیرەکانی خۆیان ئەفرۆشت. ئەمە پێم بڵێ ئەمە لە ڕووی شەرعەوە تا چەند دروستە؟ لە سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ پەروەردگار سڵاو و درود لە گیانی پاکی پێغەمبەر و هاوڵان و شوێن کەوتوان. ئەم دینەی ئێمە وەلەقەد ضەرەبنا في هذا القورآن من كل مثل هەموو بابەتێک کە مرۆڤ پێویستی بێ و ئەوانەشی کە نەمان بیستون و دێن لەدا هاتووە خوای گەورە ڕێسا و ڕێنمونی تایبەتی داناوە بۆ مرۆڤەکان چۆن بژین، چۆن بکڕن، چۆن بفرۆشن، چۆن بنون، چۆن بخەون، چۆن هەستن، چۆن بدوێن. بۆیە شیر فرۆشتن لە بینی زانایانە دوو ڕای جیاوازی لەسەرە. ڕایەکیان ڕای حەنەفیەکانە کە جمهوری حەنەفیەکان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون فرۆشتنی شیر واتە شیری دایک ئافرەت شیری خۆی بفرۆشێ کە مناڵی هەیە مناڵە بەرە و شیری هەیە دەفەرمون حرامە. وەک ئەوە وایە ناتوانانی خوێنی خۆت بفرۆشی ئەو دیارێکی خوایە بە تۆ بەو خانمە ناتوانێت شیری بفرۆشێ. ئەمە حەنەفیەکانە فەرمون وەک چۆن ناتوانانی گورچی لەو خوێن و چاوت و ئاعزاکانە بفرۆشی ئەوە دیاری خوایە و ئەمانە تەلات. بەڵام شافعیەکان و مالیکیەکان و زۆرینەی حەنابیلە ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون دروستە بەڵام بە مەرج فرۆشتنی ئەو شیرەی ئەوەی ئەمڕۆ کە دەفرۆشرێ ئەوە حرامە. بۆ لەبەرەوەی کاردانەوە و پەچەکرداری شەرعی دێتە جێ. ئەو ئافرەتەی شیر ئەیە بە خانمێ بە مناڵێ بە کچێکی چکۆلە ئەبێتە کچی و لە داهاتووە حرامە بۆ کوڕەکەی لەبەر ئەوە ئەو شیرە کە دەفرۆشتێ نازانێ بەکێ ئەدرێ. بەڵام ئەوانەی کە ئەفەرمون دروستە بە مەرج مەرجەکە بریتێلەوە ئەو شیرەی تۆی خۆتە منفعەتە دەیدی بە دایکی بە مناڵێ دایکی نییە بە مناڵێ دۆزراوەیە بە مناڵێ نەخۆشەشی دایکی بۆ نابێ دایکی نەخۆشە ئەمە دروستە بەڵام بە مەرج مەرجەکە ئەوەی بزانی ئەو شیرە بەکێ ئەدەی و دایک و باوکی ئەو مناڵە بزانن ئەم خانمەیان ئەم کچە چکۆلەیان ئەم کوڕە چکۆلەیان شیری ئەو خانمەی خواردووە دایکێتی. بۆیە ڕەب العالەمینە فەرمێ لە قورئانە و لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەو حرومەتەمان بۆ کراوە. بۆیە تکاکەم لەو خوشکانی لەو خانمە بەڕێزانی کە شیری خۆیانە فرۆشن دەبێ پابەندی مەرجەکان بن و ئیلا ئەو پارە حرامە و دوور نییە ئەو شیرە یا بۆ مناڵە چکۆلە و کوڕە لەوانەیە کوڕ بێ سبەینێ بێ داوای کچەکەی کاکە ئەمە حرامە و تا بەزاندنی سنووری خوای تیادایە و حکمەکە نامەعلومە بۆیە خوای گەورە ئەفەرمێ تیلکە حدود الله ئەوە سنووری خوایە ئەوانە سنوورن خوای گەورە ئەفەرمێ لا تعتدوها ئێوە ئەو سنوورانە مەبەزێنن. و حەزەکەم بۆ ڕای گشتی ئیمانداران جارێکە بۆیان تازە بکەینەوە ئەوەی هەر خانمێ شیری یا بە هەر مناڵێ بە پێی مەرجەکان 5 جار لە دیدی شافعی و دیدی ئیمام ئەحمەدە ڕەحمەتی خوایان لێبێ 5 جار و ئەو مناڵە لە 2 ساڵ بچووکتر بێ واتە تەمەرینە 2 ساڵی تێ نەپەڕاند بێ حەقەن دەبێ بە دایکی وەکو دایکی خۆی وایە ئەو دایکە شیریەی و ئەو باوکەشی کە خاوەنی ئافرەتەکەیە واتە هاوسەری ئافرەتەکەیە کە شیرەکەی بەخشیوە بە هەمان شێوە باوکی ئەو کوڕەیە واتە ئێمە لێرەدا چی ڕوویە هەموو خوشکەکانی ئەو ئافرەتە کە شیری داوە بەو کوڕە دەبێ بە پووری هەموو خوشکی ئەو پیاوەی کە هاوسەری ئافرەتە شیر دەرەکەیە دەبێتە پووری هەموو خوشکی ئەو پیاوە دەبێتە پووری ئەو منداڵە بۆیە کاردانەوەی تێدایە و ئەگەر خانمێ 2 مناڵ 3 مناڵگرێتە خۆی بە خێویان کە وەکو دایەن دروستە لەبەر ئەو مناڵە نەخۆشە لە نەخۆشی نەجاتی ئەبێ شیری دایک شیرێکی پاک و طەبیعی و سروشتیە و دەبێتە هۆی گەشەی مناڵەکە بەڵام بۆ مەرجانی باسمان کرد دەبێ مناڵەکە بناسێ و دەبێ بزانێت کە سوکاری کێیە و دەبێ ئەو مناڵە فێر کرێ کە گەورە بوو تۆ کوڕی فڵان کەسی تۆ فڵان کەس دایکتە خوشکی فڵان کەس پورتە بەو شێوازە و لە بینی مەزاهیبەکانە ئیمام ئەبوو حەنیفە فەرمێ خوا فەرموویەتی ئومەهاتکم اللاتی ئەرزعنەکم تکایە با خوشکان بزانن شیر بەکێدا دەبێ بیزانی. ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ تەحڕوم حرام ئەبێت
لە بەینیانە واتە ئەبێتە کوڕی ئەم کچەشکۆ لە بێتە کچی ئەو دایکە بە یەک قەترە چونکی خوا فەرمێ ئومەهاتوکم اللاتی ئەرضعنەکم ئەو دایکانی کە شیریان پێداون ئەبوو حەنیفە فەرمێ قورئان باسی شیرەکە یەک جار ئەو مناڵە شیری ئەو دایکەی مژی یەقم پێ حرامە بێ ئەفەرمێ یەک قەترەش پێی حرامە بێ ئیمام مالیکە فەرمێ حەدیثێکمان هەیە لا تەحرم المەص والمەصەتان مژێک دوو مش حرام نابێ سیان حرامە بێ بەڵام پێنج کەوا قولی ڕاجحی بین علەمای شافعی و حەنابیلەکانە ڕەحمەتی خوا لە هەمویان بێ بە پێنج جار حرامە بێ و ئەبێتە دایکی حەقیقی ئیلا یەکشت نەبێ بەس میراتی لێ نابە واتە هەر خانمێ شیریاوە بە هەر کچێکە بێ بە مناڵەکانی بڵێ ڕۆڵە ئەو کچە کچی فڵان کەسە خوشکتانە ئەمە مەرجە بێ بیزانێ و بێ و مناڵش گەورە بوو فێر کردی ئەمە دایکتە خوشکی ئەم ئافرەتە پورتە و خوشکی پیاوی ئەو ئافرەتە کە شیری بە هەمان شێوە پوریەتی و ئەو ئافرەتە شیری دابێ بە هەر کشێکی تریش خوشکێتی شیری دابێ بە هەر کوڕێکی تریش بۆ مەرجانە بە پێنج مەرجەکەی باسماکە پێنج جارەکە ئەبێتە برای لەبەرەوە تکایە و خوشکانی شیری خۆیان ئاوا دائەنێن و دروستە دروست نییە بەو شێوازە حرامە بەڵام مناڵەکە بەخێوکە بزانە مناڵی کێ و لای خۆی بێ دروستە یا شیرەکە با بە مناڵێکی دیاری کراو لەسەر ڕێی زۆرینەی زانیان هەر دروستە پێی بفرۆشێ مادام ضرورەتێکەیە پێویستی بە شیرە بەڵام نەک ئەوە ببێتە کاڵایەک و جاردانانی بانک لە هەندی وڵاتی ئەجنەبیە لە ئەوروپا لە ئەمریکا و جاری وایە لەم ئاخرانەیە لە خەلیجە ئەمەشخەری بوو دروست بێ ئایا وەکو بانکی خوێن هەیە وەکو بانکی ئەعزاکان هەیە بۆ دانان و بۆ ئەوەی کە لێ قەومێ و تووشی تەسادف و ناڕەحەتیە بێ و قەدەرێگە بێ کەوا خەریکە ئەمرێ ئایا دروستە بانکی شیردانێن نەخێر دانانی بانکی شیری حەقیقی مرۆڤەکان ئافرخانمەکان حرامە لەبەرەوەی ئیختیلاڵی ئەنسابە بێ واتە ئاڵۆزی دروست دەبێ نەسەبەکان ئەم ئەبێ بە کچی ئەوە بێ بە کوڕی ئەو کەس نازانێ شیرەکان تێکەڵەکرێ دروست نییە و حرامە باشتیوانەکەن تکایە ئەو مناڵە بێ بە خێویکە یان شیرەکەی خۆی ڕۆژانە بووی بێنن شیری باتێ کاتەکانی بۆ دیاریکەن ئەمانە دروستە بە مەرجێ بیناسێتەوە و بزانێ و دایک و باوکی مناڵەکە بزانە شیرێکی خوارد لە کۆنا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایان هەبووە لە ئێستا ئەم بابەتە چۆنە بۆمان باسکەی کە لە پێشتریشە هەبوو پێغەمبەر دوتی خوای لەسەر بێت ئەویش لەلایەن دروستە ئێمە دەڵێن دایەن یعنی و خانمە معلومە کێیە واتە لە یەک ماڵ شیرە خوا و ئەو ماڵە بە مناڵی خۆی ئەزانن و گەورە بوو پێی ئەڵێن دەڵێن تۆ لە فڵان ماڵ پەروەردەکراوی و بە دوو ماڵەڵێن تۆ شیری دوو خانمە خواردووە بۆیە یەکێ لە ئەسحابە فەرمێ مناڵ بووم خانمێکی پیر دەیوت محەممەد ئەیژەی فەرموو بەڵێ وتی بە باوکمەوە کێ بە پێغەمبەرە فەرمێ محەممەد صلی الله علیه وسلم توو ڕەبووم باوکم وتی بێدەنگ بە ئەوە حەلیمەت سەعدیە دایکی پێغەمبەرە دایکی شیری پێغەمبەرە صلی الله علیه وسلم شەیما پێغەمبەرە فەرمێ خوشکمە خوشکی شیری پێغەمبەرە کچی حەلیمەت سەعدیە بەڵێ دایان دروستە ئێمە ژووتمان بێنێ بە خێویکە واتە ببێ بەدایەنی ببێ بەدایی دووهەمی دروستە چونکی معلومە چەند شیری خواردووە لە چ ماڵێ بووە لەکوێ بووە هەموو براکانی ئەناسی هەموو خوشکی هەموو ناس بەو شکڵە دروستە و بە کرێژ بێ هیچ شکالێکی تیانە بەو مەرجەی بزانێت ئاگداری خوشکانەکەمەوە هەر خوشکی خوا نیعمەتی شیر و ئەولادی پێبەخشیوە شیر بە هەر کەسێدا با بزانێ شیری بەکێداوە و بە مناڵەکانی بڵێ ئەو خانمەی ئەو کچە کە من شیرم داوەتێ خوشکی ئەوەیە بە مناڵەکانی بڵێ بە کوڕ و کچی ئەگە کوڕ بێ بڵێ برای تۆیە و بە براکانیشی بڵێەوە خوشکە زاتانە ئابۆ شکڵە ڕوونی کاتەوە ئیشکالیتیانیە و هاوکاری مرۆڤایەتیە و عەتف و سۆز دروست دەبێ و مەحەبەتێکیش دروست دەبێت کە وەکو مەحەبەتی حەقیقی دایە و بابە وایە.